لە بوارە زۆر بە زۆرەکان میدیاکان بڵێن ڕووماڵی دەکەن میدیاکان بڵاوی دەکەنەوە بەشێکی ئەوانەی کە خۆمان بە دوواداچوونی بۆ دەکەین ئەوانە کۆ دەکەینەوە و بڵێن راپۆرتی وەرزی لێ دروست دەکەین کە دەیدەینە دەستەی دەستپاچی وەروە داواکاری گشتی مەبەستیەوەیکەوە لێکۆڵینەوەی لێ بکرێت و لە حاڵەتی هەبوونی و پشتڕاستبوونەوە ئەو گەندەڵیانەکە هەیە ئەوە داوای یاسایی تۆمار کرد و ئەو خەڵکانی کە لە پشتیەوەن سزا بدرێن دیارە بەششترێ و راپۆرتە پەیوەندی بۆ هەنگاوانە هەیە کە حکوومەت هەرێمی کوردستان تایبەت بە مەسەلەی چاکسازی دەینێت و تیشکمان خستۆتە سەر ئەوەی کەەوە ئایا ئەو هەنگاوانە ئەمە لە ساڵی ڕابردووش بڵێن چاودێری جێبەجێکردنی بڕیارەکانمان کرد کە ئایا حکوومەت هەرێمی کوردستان ئەو بەڵێنانێت لە 2016 داوێتی بۆ چاکسازی جێبەجێ کردووە یاخودنا دیسان لەو راپۆرتش کە ئێمە بەشێکمان لەو راپۆرتی خۆمانمان وەگر کە بەڕاستی سەلمانمان کە زۆرینەی و بڕیارانێک کە حکوومەت هەرێمی کوردستان دەیدات جێبەجێ ناکات و هۆکارەکەشی ئەوەیە بۆکوتیان لە راپۆرتەکە ژاماژەمان پێکردی مەسلەی نەبوونی سەقفی زەمەنیە بەڵێ کاک فەرمان ئەوەی کە ئێوەی خەنە ڕوو هەر سێ مانگ جارێک هەستەکەن کە کاریگەریە بێ هەستەکەن کە لایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوونەکەن بەڵێ دیارە ئەمڕۆ ئەمە و کۆنفرانسەمان کرد سەرۆکی کە لە ناو بڵێن باڵەخانەی دەستەی دەستپاچی بوو لە هەولێر بە ئامادەبوون سەرۆکی دەستەی دەستپاچی وەروە نوێنەری سەرۆکاتی داواکاری گشتی پەرلەمانتاران ئەنجومەنی پارێزگای ئێمە گفتوگۆکە بوو لەسەرەوەی کەەوە بۆچی ئێمە وەکو ڕێکخراویا خەڵکی تر یا پەرلەمانتاران کە بەدەیان دۆسەی گەندەڵی ئاشکرا دەکەن و دەدرێتە بڵێن جیاتی معنی بەڵام بڵێن لێکۆڵینەوە ناکرێت و خەڵک سزا نادرێت لە ڕاستیدا ئەوە هەمان ئەو کێشە بوو کە دەستەی دەستپاچی وەروە داواکاری گشتی لەوێ دووبارە خستیانەوە ڕووکە لە ڕاستیدا ئەوان زۆر زاروێ ئەمری گرتنی شێوەکو نوێنەرەکەی داواکاری گشتیوتی بەڵام پۆلیس جێبەجێ ناکات یاخود هەندێک زاروەیە لە دەستەی دەستپاچی بڵێن جیهاتی ترکە ئەوان پێویستیان بە زانیاریە هاوکاریان ناکات لە ڕاستە خۆی ئێمە ئەو پرۆژێمە بەشێکە لەوەی کەەوە سەرڕایەوەی ئێمە لەو راپۆرت بڵێن لەو کۆنفرانسی ئەمڕۆ 23 بەڵگەمان دامەزراوانە لەسەر گەندەڵی بەڵام لە ڕاستیدا هەمان کێشەیەکە ئێمەش ئەو بڵێ بابەتە دیسان لەو کۆنفرانسە و ڕژاکە چۆن وا بکەین دەستەی دەستپاچی کە ئەو کێشانێکەیەتیاوە داواکاری گشتی ینی ئەو کەیسانی کە ئەوان دەیوروژێنن یان بڵێن باز دەکرێت چۆن چارەسەر بکرێتوە لە دادگاکان ئیشی ئێمە داواما کروێکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە مەسەلەی دروستکردنی دادگایەکە بۆ کەیسەکانی گەندەڵی کە بۆی پرۆسەکە خێراتر بێت بۆی ئەو خەڵکانە کە بڵێن کۆیسەکانی دادگا بوو ماچی دوور و درێژ لە دادگاکان بەبێەوەی کە ئیشی لەسەر بکرێت نامێنێنەوە بەڵێ کاک فەرمان لە بارودۆخێکین کە دەسەڵاتی چاودێری لە هەرێمی کوردستان پەک خراوە بەڕێەوە ئەمە دەرفەتێکی فراوان و گەورەی نەڕەخساندووە بۆ ئەنجامدانی گەندەڵی و با بڵێن زوڵمکردن و چەسانەوەی هاوڵاتیان بەڵێ بە دڵنیایەوە زۆر ڕاستە ئەین لە ساڵی ڕابردوو سەرۆکی دەستەی دەستپاچی ئاماژەی پێکردەوە لە 2016 ڕێژەی گەندەڵی و پێشێلی قانون بەرز بۆتەوە وەروە بڵێن دەستەی مافەکانی مرۆڤ بە هەمان شێوانژ ئاماژیان پێکردکەوە بڵێن پێشەلکردنی قانون و جۆرەکانی پێشەلکاری مافەکانی مرۆڤ زیاد بووە بە دڵنیاییەوە نەبوونی پەرلەمان کەەوە کێشەیەکی یەکجار گەورەی دروست کردووە ئێمە لە ماوەی لەگەڵ پەخستنی پەرلەمان لە هەر راپۆرتێک کە بڵاومان کردوێتەوە هەر بڵێن لەو پێشنیارانی کە باسمان پێ کردووە و لە ساڵی 2016 کە حکوومەت هەرێمی کوردستان ناوینە ساڵی ڕۆژنەوەی گەندەڵی ئێمە و خەڵکی تریژە ئاماژە پێکرد کە ئەو پرۆسە پەرلەمان بەڕێوە ناچێت و پرۆسەیەکی ناتەواو دەبێت و 2017 دەست پێکرد بە ماشوێنی ئێستا استراتیزیەتی ڕوبەڕوونەوەی گەندەڵی هەیە کە دەستەی دەستپاچی ئیشی لەسەر کرد ماوەی دوور و درێژە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە لە کاتێکدا دەبووە پەرلەمانی کوردستان لە بڵێن ئەگەر لە کارا بووە دەبووە ئەو استراتیزیەتە لە پەرلەمانی کوردستان مناقەشە بکرێت و تەبەنی بکرد بە پەرلەمانی کوردستان بۆی خۆی چاودێری جێبەجێکردنی بکە بە دڵنیاییەوە تاوەکو پەرلەمانی کوردستان کاران نەکرێتەوە بە هەناسەیەکی نوێ و بە ینی پێشتر کە پەرلەمانجی لە کار بوو بەڵام لاوازەوە ئێمە دەڵێن کە کارا دەکرێتەوە بەڵام بە ئیرادەیەکی بەهێزەوە حیزبە سیاسەکان لە پشتی بن بۆی ڕۆڵی سەرەکی خۆی بجێڕێت بە دڵنیاییەوە ینی بەغدا بۆ هەموو خراپی خۆیەوە لەبەرەوەی پەرلەمانێکی کارا هەیە دەبینین بەردەوام وەزیر و بە سەباڵەکان لێ پێچینەوە لەگەڵ دەکرێتەوە پرۆسەی ڕوبەڕوونەوەی گەندەڵی لەوێ بەهێزترە بەشێکیش پەیوەندی بەو پاڵپشتیەوەی کە لەوێ لە ئەنجومەنی نوێنەران
پاڵپشتی دامەزراوەکان دەکات و دائمیان دەکات. ئێمە دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری دارایی و داواکاری گشتی ئەوانە پێویستیان بە دەعم و پاڵپشتی پەرلەمانە چونکە بەشێکیان گرفتیان لە یاساکان هەیە ئێمە لەگەڵیاندا دەنشین بازە و گرفتە یاسایان دەکات کە ڕێگرە لە بۆ ئیشەکانی خۆیان بکەن ئەو پێویستی بە هەموارکردنەوە یاسایە. لە ئێستادا هەرێمی کوردستان وای لێ هاتووە حکوومەت نەک لە بەرامبەر با بڵێن ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە چاودێریکردن با بڵێن ڕخنا ڕاستی حکوومەتەکەن. تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە راپۆرتان نێودەوڵەتیەکانی سەر بەنەتەوەی گرتوەکانیش ناگرێ و لەباتی بە خۆداچوونەوە وەڵامیانەداتەوە. ئێوە باری سەرشتان چییە لەمڕۆوە؟ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم ئەو راپۆرتە نێوخۆیانە بێت کە ڕێکخراوەکان ئامادەی دەکەن و لە هەموو سێکتەرەکان ئەگەر زووتر ئەوان ئەو کێشانە چارەسەر بکرێت ئەو بڵێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نان راپۆر لە هەرێمی کوردستان بەو شێوە خراپە بکەن و لەوەی خراپترەوەی لە جێوەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسیان بکە کە خەلەلەکانیان بۆ دەستنیشان دەکات دێ وەڵامیان دەدەوێت. ئەو وەڵامدانەوە پێم وایە هیچ پاساوێکی بۆ نیە لە جێوەی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکە. دەسەڵاتداران هێرم کە کاتێک باسی مەسەلەی دەوڵەت دەکەن دەبێت لە بەرچاویان بێت کەوە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر کاریگەری لەسەر سیاسەتی دەروی وڵاتان هەیە. کاتێک هەموو وڵاتەکان دەبینن ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بواری مافی مرۆڤ و بواری ئازادی ڕۆژنامەوانی و سەرجەم بوارەکانی تر بە خراپ راپۆر لەسەر هەرێمی کوردستان بڵاو دەکەنەوە دەبێت بزانن کەوە ئەو بڵێن خراپیە تەرجمە دەبێت بۆ ئیرادەی سیاسی ئەو وڵاتانە کە چۆن سەیری هەرێمی کوردستان دەکەن. بەداخۆ ئێمە بەردەوام دەبینین ئەو راپۆرتانە دووبارە دەبنەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێوی وەڵامیان بداتەوە بڵێن لە جێوەی کار لەسەر ئەو پێشنیار ئەو ڕخنانە بکات دێ وەڵامی لاواز دەداتەوە. من پێم وایە ئەگەر ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتادا ئیش لەسەر ئەو راپۆرتە نێوخۆیانە بکات کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە کە لە بواری گەندەڵی ئیش دەکەن لە بواری سەروەری یاسا ڕێکخراوی لەسەر مافی مرۆڤ ئەگەر ئەوانە باش زووتر بەدەم ئەوانە بێت ئیشیان لەسەر بکات ئەو کەیسانە لە ناخۆ بڵێ حەل بکرێت بە دڵنیاییەوە ناگاتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. بەڵام کە ئەوان تەرخەمی دەنوێنن و ئەرزش بۆ راپۆرتانەی ناوخۆیەکانەوانە ئێمەش خەڵکی تریشیە دەکات بە دڵنیاییەوە ئەو کاتە کاریگەری خراپی دەبێت و هەرێمی کوردستان لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی یعنی هەڵوێستی زۆر لاواز دەبێت. بەڵێ بەڕێز فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ جا گەندەڵی زۆر سپاس.